دوای 2 ساڵ ئارامگرتن لەگەڵ بڕیارە تاکڕەوەکانی بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە، 2 ساڵ لە شکاندنی کەسایەتی پزیشک و کارمەندان، 2 ساڵ هاندانی کەسانێک بە ناوزەڵاندون و بێئەرزشکردنی ماندووبوونی تێکڕای کارمەندان و پزیشکان، 2 ساڵ لە شکستی هەوڵ بۆ دانیشتن و لەکتێنەگەیشتن بە ناچاری بڕیارماندا بە وەستاندنی خزمەتگوزارە پزیشکیەکان لە بەرواری 16 پێنجی 2020 لە کەتی گشتی و کەتی تایبەت وەک فشارێک بۆ دوورخستنەوەی هەرچی زووتری بەڕێوەبەری گشتی تەندروستیە و قوتارکردنی ئەم دامەزراوە هەستیارە و سپاردنی بە کەسێکی شیا و ئەم هەڵوێستی تێکڕای پزیشکانە و پێمان باشە هەموو لایەک لەو چاواشەکاری ئاگادار بێت کە گوایە ئەم بابەتە گرفتێکی شەخسیە و چەند پزیشکێکە. بەداخەوە سەرەڕای دڵسۆزیمان و ئەزمونێکی زۆری کارکردن ئێستا مامەڵەی ناتەندروستی بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە بەرامبەرمان بە جۆرێک لەو بەڕی تاکڕەوی و گوێنەدان بۆ خەڵکی دڵسۆز و ماندوو خاوەن ئەزمون بۆتە هۆی دروستکردنی گرفت بۆمان. بۆیە ئێمەش وەک کۆمەڵێک لە کارمەندانی تەندروستی و کاریگەڕی سنووری بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجە هەڵوێستین لەگەڵ داواکاری پزیشکانی بەڕێزی سنوورەکە بۆ ئەنجامدانی ڕێکاری پێویست لەسەر ئەو بابەتە هیوادارین بە زووی بێن بە دەم بانگاوازەکەمانەوە و تا دۆخەکە لەوە خراپتر نەبووە.